جیاوازی نێوان پارێزگا و گشتی چییە؟ پارێزگا لە چ کاتێ بەکاردێنین و گشتی لە چ کاتێ بەکاردێنین؟ سڵاوتان لەبێ ئەزیزانی من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایەن لە خزمەتتانین بۆ باسکردنی جیاوازیەکانی نێوان کۆنمرەی پارێزگا و کۆنمرەی گشتی. ئێوەش بینەرمان بن تا کۆتایی ڤیدیۆ بۆ ئەوەی بە وردی بابەتەکە بزانن چۆنە. بەڕێزانم، لە ڕاستیە پرسیارێکی زۆرمان بۆ دێت لەبارەی گشتی و پارێزگا جیاوازیەکانیان چین. ئێمەش بە پێویستمان زانی وەڵامی ئەو پرسیارانە بە ڤیدیۆیەک بدەینەوە، هەرچەندە ئێمە وەڵامی هەموو ئەزیزانمان داوەتەوە. ئەزیزانی من، پارێزگا واتە تۆ لە سنووری جوغرافیای پارێزگاکەتایی. بۆ نمونە لە شاری هەولێر ئێمە 4 زانکۆمان هەیە کە زانکۆکانی سۆران، کۆیە، پۆلیتەکنیکی هەولێر و سەلاحەدینە. ئەزیزانی من، هەر کەسێک لە حاجی ئۆمەران هەتا ئەگاتە پردێ، هەتا ئەگاتە نزیکی مووسڵ، هەتا ئەگاتە کۆیە کە ئەمە سنووری پارێزگای هەولێرە. هەر کەسێک لەو سنوورەیە نیشتە جێبێت واتە بە پارێزگا حسابی بۆ ئەکرێت، بۆ هەولێر، بۆ ئەو 4 زانکۆیی کە باسمان کرد. کاتێک بیەوێت ئەو کەسە دانیشتووی شاری هەولێرە بەڵام بیەوێت لە پارێزگای سلێمانی یا پارێزگای دووهۆک بخوێنێ بۆی ئەبێ بە گشتی. کەسێک کە دانیشتووی شاری سلێمانیە ئەو بەڕێزانە لە زانکۆکانی سلێمانی، پۆلیتەکنیکی سلێمانی، چەرمۆ لە چەمچەماڵ، گەرمیان لە کەلار، ڕاپەڕین لە ئیدارەی ڕاپەڕین و هەروەها زانکۆی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە ئەتوانن لەم مەجموعە زانکۆیی کە باسمان کرد بە هەر هەمووی تەقدیم بکەن وەکو پارێزگا. باشە سنووری پارێزگای سلێمانی لەکوێیە؟ سنووری پارێزگای سلێمانی هەروەکو ئەزانن کفری و کەلارکە ئیدارەی سەربەخۆیە و سەر بە پارێزگای سلێمانیە. هەڵەبجە تا ئێستا وەکو پارێزگای ڕسمی نەناسێنراوە بۆیە لەگەڵ سلێمانی بە پارێزگا حساب دەکرێت و ئیدارەی ڕاپەڕین بە هەمان شێوە. دەربەنی خان و هەموو ئەو سنوورانەی تا ئەگاتەوە سنووری کەرکووک و خانەقین هەمووی تەنانەت خانەقینیش بە سلێمانی حساب دەکرێت واتە بە پارێزگایە. باشە بەڕێزان، کەسێکی سلێمانی بێ لە هەولێر یان لە دهۆک بخوێنێت ئەوە دڵنیا بن بە گشتی بۆی حساب دەکرێت. ئەزیزێکمان لە شاری دهۆکی خۆشەویست لە زانکۆکانی دهۆک، پۆلیتەکنیکی دهۆک و زاخۆ لەم سێ پارێزگایە چۆنی بوێت وەکو پارێزگا حسابی لەگەڵ ئاگرێت لە هەر بەشێکا بێت. سنووری ئیداری پارێزگای دهۆکیش هەمومان ئەزانین لەگەڵ مووسڵا نزیکە، لەولاوە لەگەڵ حدودی تورکیایە، پاشان لەگەڵ هەولێرە هەتا بەردەڕەش و کەڵک دێت. کەڵک یا با بڵێن ناحیەی خەبات ئەبێت بە 2 بەشەوە، بەشێکیان بریتیە لە هەولێر، بەشێکیان بریتیە لە دهۆک. ئەو بەشێکە لە دهۆکن لەگەڵ دهۆکا بە پارێزگا حساب دەکرێن، ئەو بەشەی لەگەڵ هەولێرن لەگەڵ هەولێر بە پارێزگا حساب دەکرێن. باشە ئەزیزانم، بە کۆی گشتی ئەو کەسەی لە پارێزگاکەیە دانیشتووە بۆ ئەو زانکۆیانی لەو سنووری ئەو پارێزگایە هەیە تەقدیم بکات، پێشکەش بکات بە زانکۆڵاین، ئەوە ئەو کەسە بە پارێزگا وەرەگیرێت کە جۆیە دەرەوەی سنووری جوغرافی پارێزگاکەی خۆی ئەوە بە گشتی بۆی حساب دەکرێت. هیوادارم توانێت بێتمان کە بەڕوونکردنەوەیەکی تەواو بە شێوازێکی باش جیاوازی نێوان پارێزگا و گشتیمان باس کردبێت. سوپاستان ئەکەین کە پشتیوانی کەناڵی ئاسۆی زانکۆکەن. هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە و کەناڵەکەمانیان بۆ شێر بکەن و هەروەها پێیان ڕابگەێنن ئێمە لە ئینستاگرامیش بە هەمان ناونیشان لە خزمەتی ئێوەی خۆشەویستین. بۆیە فۆڵۆمان بکەن، لایک و کۆمنت و سەبسکرایب لە یاد مەکەن و پرسیارەکانتان بنێرن بۆ ئەوەی وەڵامتان بدەینەوە. سەرکەوتوو بن، ئینشاءڵڵا ئەو شوێنە کە دڵخوازی خۆتانە بۆتان نەگەڕێتەوە.